پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکەت دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لەبێت خۆشەویستان. کۆمیدیا هونەرێکی سەختە کە هەموو کەسێک ناتوانێت ئەنجامی بدات مەگەر بە سروشتی بەهرەمەند نەبێت. ئەو کەسی لەسەر شان و دەڕواییان لە فیلمەکاندا نواندن دەکات و خەڵکی دەخاتە پێکەنین و زەیەکی زۆر دڕژێنێت. لەم ئەڵلقەیەدا چیرۆکی یەکێک لە گەورەترین کۆمیدیکاری هەموو سەردەمەکان دەگێڕینەوە کە تەنها بۆ بیستنی دەنگی زەردەخەنەی کرد. بەڵێ باز لە ئەکتەر چارلی چاپلین دەکەین کە زەردەخەنی لەسەر ڕوخساری زۆر کەس ڕاکێشا، بەڵام لە ژیانی تایبەتی خۆیدا ئازارێکی زۆری چەشت و نەک هەر لە ژیانیدا ئازاری چەشت بەڵکو تەنانەت دوای مردنیشی ئازاری چەشت. بۆیە با پێکەوە گەشتێک بکەین و چیرۆکی ژیانی بزانین. چارلی چاپلین لە 16 چواری 1889 زاینی لە شاری لەندەنی بەریتانیا لەدایک بووە. باوکی بەناوی چارلز سپێنسەر چاپلین و دایکی بەناوی هانا چاپلین بوو. لە شەقام و شان و بچووکەکاندا بە یاریکردن و گۆرانی وتن پارەیان پەیدا دەکرد. بۆیە چارلی پێشینەیەکی هونەری باشی هەبوو، بەڵام ئەو بەدەست منداڵیەکی سەختەوە دەیناڵان و لە هەمان کاتدا تەمەنی منداڵی ئەو سەرەتای کاری هونەری بوو. لێکێک لە بۆنەکاندا دایکی بەهۆی ناڕەحەتیەکەوە وازی لە گۆرانی وتن لەسەر شانۆ هێنا و دەنگی وەستا. جەماوەرەکە زۆر تووڕە بوون و دەستیان کرد بە فڕێدانی پێڵاو بەسەریدا و بە ترسناکترین وشە ناویان دەبرد. بۆیە چارلی لە تەمەنی 5 ساڵیدا ناچار بوو جێگەی دایکی بگرێتەوە و بەردەوام بێت لە گۆرانی وتن. ئامادەبووان بەم شتە سەریان سوورما و سەرسامیەکی گەورەیان پێوە دیار بوو. بۆیە دەستیان کرد بە فڕێدانی دراو بەسەریدا وەک دەربڕینێک بۆ سەرسامی خۆیان. ئەوە یەکەم جار بوو کە خۆی بتوانێت پارە پەیدا بکە. ڕاستە دەنگی جوان نەبوو، بەڵام بینەران ئەمەیان بە پێکەنی ناوی زانی. دواتر چارلی بۆی دەرکەوت کە خەڵک کەسێکیان خۆش دەوێت کە ویان لێ دەکات پێ بکەنن و باشترین ڕێگایە بۆ بەدەزێنانی پارە بۆ ئەوەی لە هەژارێکی ڕزگاری ببێت. هەروەها بۆی دەرکەوت کە ڕەنگە بارودۆخە دارایە سەختەکەی کەم بکاتەوە ئەگەر بتوانێت بینەران بخاتە پێکەنین لەسەر شانۆ. هەر بۆیە زۆربەی فیلمەکانی لەسەر هەژاری و تەنیایی بوون لەگەڵ خەم و بێکاری، بەڵام خەڵک سەرڕای ئەوەش پێدەکەنین. دوای ئەو ڕووداوی کە لەسەر شانۆ بەسەر دایکی داهات، دایک و باوکی جیا دەبنەوە و ئەویش بە ناچاری لەگەڵ دایک و براکی دەژیا و لە دۆخێکی نالەباردا بوون، چونکە دایکی بێکار دەبێت و لە کۆتاییدا بەهۆی خەم و خەمۆکی و سەختیەوە شێت دەبێت و باری دەرونی تێک دەچێت. بۆیە لە دامەزراوەیەکی دەرونی دەست بەسەر دەکرێت و دواتر دادگا بڕیاریدا کە باوکەکە ئاگاداری چارلی و براکەی بێت و ناچار بوون لەگەڵ خۆی و هاوسەرەکەی بژین کە ژیان زۆر سەخت بوو لە سەریان. دوای ماوەیەک دایکیان لە دامەزراوە دەرونیەکە هاتە دەرەوە و لە دۆخێکی باشتردا بوو. ژیان تەنها کەمێک باشتر بوو بۆ چارلی بچووک. چارلی سۆ قوتابخانە، بەڵام هەرگیز گرنگی بە پەروەردە نەدەدا چونکە دەیویست ببێتە ئەکتەر. لەو کاتەدا ئەم پیشەی لەسەر شەقام و لە شانۆ بچووکەکاندا ئەنجام دەدا، جگە لەوەی کاری لاوەکی دەکرد بۆ دابینکردنی بژێوی ژیانی، تاکە خەونی ئەوە بوو کە ببێتە ئەکتەرێکی ڕاستەقینە. بۆیە بۆ فێربوون دەچوە شانۆ گەورەکان. لە یەکێک لە بۆنەکاندا نمایشێکی شانۆی ئەنجام دەدا. یەکێک لە دەرهێنەرەکان چاوی کەوتە سەری و توانی ئەم بەهرە ناوازەی جیا بکاتەوە. بڕیاریدا چاوی پێ بکەوێت و بیناسێت و لە ڕێگەی ئەوە هامیلتۆنی ناسی کە پێشنیاری ڕۆڵێکی لە شانۆگەری شێرلۆک هۆڵمز بۆ کرد. لەو کاتەدا چارلی نەیدەزانی بخوێنێتەوە، بۆیە ناچار بوو تەواوی دەقەکە لەبەر بکات و توانی ناوبانگێکی بەرفراوان بەدەست بهێنێت دوای ئەوەی ئەم ڕۆڵی گێڕا. لە کاتێکدا کە هێشتا تەمەنی 12 ساڵ بوو، چارلی لە جەستەدا کورت و باریک بوو، باڵای لە 165 سانتیمەتر زیاتر نەبوو، بەڵام ئەوە بەرهێنانی لە بەرژەوەندی خۆی کرد. ئەو تەنانەت بە نیشاندانی خراپترین لایەنەکانی ژیان وەک هەژاری و خەمباریش بە دنیا پێدەکەنی. مێژوو شایەدی ئەوە دەدا کە جیهان لەو قۆناغەدا بە قۆناغی سەختدا تێدەپەڕی. جەنگی جیهانی یەکەم هەڵگیرسا و دواتر جەنگی جیهانی دووەمی بە دوای خۆی داهێنا و هەموو جیهان بەدەست کاردانەوەکانیەوە دەیناڵان. بەڵام چارلی سەرکەوتوو بوو لە بەرەنگاربوونەوەی ئەم هەموو نەهامەتیە بە کۆمیدیا.
و هێنانی بەختەوەری بۆ دڵی مرۆڤەکان بە پێکەنینەکانیان لە کاتێکدا کە تۆمەتبار دەکرا بەوەی کە پاڵپشی لە سیاسەتەکانی یەکێتی سۆڤیەت دەکات، چونکە لە یەکێک لە چاو پێکەوتنەکانیدا ستایشی بزوتنەوەی چەپەکەی کردووە کە لەو کاتەدا بیرۆکی چەپەکان لەلایەن کۆمۆنیستەکانەوە پەسەند کرا. بەهۆی ئەمەوە میدیاکان بە بریکاری رووسیا تۆمەتباریان کرد و ئەمەش بۆ ماوەی 10 ساڵ لەسەر یەک هەر بەو شێوەیە مایەوە، چونکە حکوومەتی ئەمریکا بە دوژمنی دەزانی. ئەو میدیاکان بەردەوام بەو کارە تۆمەتباریان دەکرد. لە ساڵی 1952 فیلمی لایملایت بڵاوکرایەوە، بەڵام حکوومەتی ئەمریکا ڕێگری لێ کرد کە لەسەر خاکی ئەمریکا نمایشی بکات. ئەم بڕیارە تووشی شۆکی کرد، چونکە پەیوەندیەکی نزیکی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا هەبوو و هەر لەویانە لەگەڵ هاوسەری یەکەمی خۆی بەناوی ئۆنا ئۆنێل هاوسەرگیری کرد. بەڵام دوورکەوتنەوە لە نێوان ئەو ئەمریکا زیاتر بوو و ئەمەش کاریگەری زۆری لەسەر هەبوو. بۆیە ئەو هاوسەرەکەی بڕیاریاندا ئەمریکا بەجێ بهێڵن و بگەڕێنەوە بۆ بەریتانیا، بەتایبەت بۆ زێدی خۆی لە لەندەن. بەڵام گرنگیەکی ئەو تۆی لێوەرنەگیرە بۆ بڕیاریدا بچێتە سویسرا و لەوێ نیشتەجێ بێت. چارلی چاپلین ماهاتما غاندی دامەزرێنەری هیندستانی زۆر خۆش دەویست و هەر لەبەر ئەم هۆکارش بە سیاسەتمەدارانی هیندستانەوە وابەستەی ماوەتەوە. لە کاتی مانەوەی لە سویسرا چاوی بە سەرۆکوەزیرانی هیندستان و ئیندرا غاندی کچەکەی کەوت. ئەویش سەرسامیەکی گەورەی خۆی بە مەهاتما غاندی بۆ باس کرد. لە یەکێک لە بۆنەکاندا چاوی بە وینستۆن چەرچڵ سەرۆکوەزیرانی بەریتانیا کەوت و لە کاتی گفتوگۆکەدا داوای لێکرد یارمەتی بدا لە دیداری لەگەڵ ماهاتما غاندی، کە لەو کاتەدا لە کۆنفرانسێکدا لە شاری لەندەن بەشداری کرد و بەم شێوەیە توانی چاوی پێی بکەوێت و چارلی سەرسامی خۆی بە بزوتنەوەی ئاشتی خوازی غاندی دەربڕی و هەروەها پێی وتووە کە پشتگیری لەسەر بەخۆی هیندستان دەکا و بەهۆی کەسایەتی و بەهرە ناوازەکەیەوە چارلی توانیت چەندین خەڵاتی گەورە بەدەست بهێنێت، وەک ڕێزلێنانێک بۆ ئەو هونەرە جوانی پێشکەشی جیهانی کرد و خەڵاتی باشترین ئەکتەری بۆ فیلمەکەی بەدەستێنا بە ناوی The Great Dictator کە لە ساڵی 1940 بڵاوکرایەوە و لە ساڵی 1952 خەڵاتی ئۆسکاری بەدەستێنا، ئەویش بۆ باشترین دەنگ بۆ فیلمەکەی بە ناوی لایملایت کە لەو کاتەدا چارلی ڕێزی زۆر کەسی بەدەستێنا و تا ئێستاش لە دڵی زۆر بەماندا دەژی، تەنانەت بە ئێستاشەوە، چونکە نوانەکەی ئاسۆی نوێی بۆ جیهان کردەوە و ئەکتەرەکانی ئەم سەردەمە هێشتا لاسایی دەکەنەوە و هەوڵ دەدەن کاریگەری هاوشێوەی ئەویان هەبێت. لە یەکێک لە بۆنەکاندا چارلی چاوی بە فیزیازانی بەناوبانگ ئەلبێرت ئەنیشتاین کەوت کە زۆر سەرسام بوو بە کارەکانی و پێی سەیر بوو کە چۆن هەمووان لە مەبەستی ئەو تێدەگەن بەبێ ئەوەی هیچ قسەیەک بکات و چارلیش بە هەمان شێوە پێی سەیر بوو و لە هەمووی سەیرتر بریتە لە جیاوازی ناوبانگی ئەم دوو کەسایەتیە بەناوبانگە. ئەنیشتاین چەندین لێکۆڵینەوەی دوور و درێژی فیزیایی پێشکەش دەکات و خەڵکی خۆشیان دەوێت و ڕێزی لێ دەگرن لە کاتێکدا هیچیشی لێ تێناگەن و چارلیش بەبێ ئەوەی هیچ قسەیەک بکات خەڵکی لێی تێدەگەن و خۆشیان دەوێت. گۆرانی بێژی بەناوبانگ مایکل جاکسۆن سەرسامیەکی زۆری دەربڕی بەرامبەر بەو شتانی کە چارلی پێشکەشی دەکات و ئاواتی خواست کە بتوانێت وەکو ئەو بێت، چونکە چیرۆکی ژیانی ئیلهام بەخشە بۆ هەموو کەسێک و سەرکەوتوو بوو لە گۆڕینی نەهامەتی خۆی بۆ خۆشی و خەندەی سەرلێوی خەڵکی. چارلی لە 25 کانونی دووەمی 1970 زاینی کۆچی دوایی کرد و لە سویسرا بە خاک سپێردرا و 3 مانگ دوای مردنی ئەو شتەی کە بیری لێ نەکرایەوە ڕوویدا، تەرمەکەی لە گۆڕەکەی دزرا و دوای لێکۆڵینەوەکان ناسنامەی ئەو دوو دزە ئاشکرا کرا کە هەردووکیان دوو میکانیکی بولگاری بوون و دوای 5 هەفتە لە ڕووداوەکە دەستگیر کران و ڕەوانەی لێکۆڵینەوە کران و چۆنێتی گرتنیان بە جۆرێک بوو کە داوای پارەیەکی زۆریان کرد لە بەرامبەر گەڕانەوەی تەرمەکەی، بەڵام لە کاتی چاوپێکەوتنیان دەستگیر کران. ئەمەش تەواوی چیرۆکی ئەو کەسە بوو کە سەرکەوتوو بوو لە پێکەنینی هەموو مرۆڤەکان، سەرڕای ئەو بارودۆخە سەختانی کە بە درێژایی ژیانی تووشی بوو و هەروەها سەرڕای ئەو کەش و هەوا بارگاوی کە جیهان لەو کاتەدا تیدا دەژیا. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدۆکەمان. هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێت. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە ئەوە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.
پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.